لەسەر پرسی غاز لە هەرێمی کوردستاندا تیشکە خەینە سەر و بابەتەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی لەسەرم بابەتە هەڵوێستی چییە؟ یەکێتی دەیەوێت غازی هەرێمی کوردستان نەفرۆشێت یاخود نەخێر ئەما لێکدانەوەی جیاوازی بۆ کراوە بە شێوازێکی هەڵە. دیارە من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت وردەکاری کۆی بابەتی غاست لە هەرێمی کوردستاندا لەگەڵ میوانەکەمدا تاوتوێ دەکەم. میوانەکەشم بەڕێز ئەریان عەلی مامۆستای زانکۆی و ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانی منە. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونت. بە شێوەیەکی گشتی دەمەوێت بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پرسی فرۆشتنی غاز ئەو لێکدانەوە جیاوازانی کە دەکرێت هەڵوێستی چییە؟ ڕای یەکێتی چییە لەسەر فرۆشتنی ئەم بابەتە و بە فرۆشتنی غاز؟ زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵی کورساتی عزیز. لەسەر مەسەلەی پرسی غاز، فرۆشتنی غاز ئەگەر بێت و لە چوارچێوەی یاسایە ڕێک بخرێت واتە وەکو نەوت بە هەدەر نەدرێت، زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجی ئەوەیە کە فرۆشتنی غاز لە چوارچێوەی یاسایەکە بێیان لە چوارچێوەیەکا بێت کە زیاتر خزمەت بە خەڵکی گەلی کوردستان و هاوڵاتیان و هاونیشتیمانیانی گەلی کوردستان بکاتەوە لە هەمان کاتا لە سوودی ئابووری و باشکردنی باری ئابووری هاوڵاتیان بێت و لە هەمان کاتیشە ئامانجی ئەوەیە کە هاوڵاتیان لەو دۆخێک کە ئێستا تایەتی بەرەو پێشەوە بڕوات و ئەو قەیرانە ئابووری کە ئێستا بەرەوکی هاو نیشتیمانیانی گرتووە بتوانێت بیڕەوێنێتەوە وەکو خۆتان ئاگادارن. ئەوە زۆربەی زۆری هەندێک لە وەزارەتەکان بە تایبەتی ئەتوانین بڵین لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەڵەبجە و ئەو پارێزگاکانی تری ئیداری سەربەخۆی تر و گرمیان و ڕاپەڕین تا ئێستا هاوڵاتیان لە هەندێک وەزارەتەکان موچان وەرنەگرتووە کەواتە ئەگەر بێت و بەم شێوازە غازی سروشتی بفرۆشتێت و بەم شێوازی کە ئێستا ئەو داهاتی کە لە نەو دەستەکەوێ ناتوانرێت ئەو قەیرانە ئابووری کە لە هەرێمی کوردستانە هەیە چارەسەری کات ئەگەر بۆ شێوازە هەیە نەفرۆشتێ باشترە. واتە بۆ چوونی یەکێتی ئەوە نییە کە غازی هەرێمی کوردستان نەفرۆشێ، بەڵکو بە کۆمەڵێ میکانیزمە. ئەو میکانیزمانە چین؟ بەتاکید ئەوەیە کە ئامانجی ئەو لەوایان نییە کە غاز دەست بەسەر غازی سروشتیا بگرێتەوە نەیفرۆشێت، بەڵام ئەم میکانیزمی ئەو میکانیزمێکە پێویستە لە چوارچێوەی سیستەمێکی ئابووریا بێت، لە چوارچێوەی سیستەمێکی ئیداریا بێت، لە چوارچێوەی سیستەمێکا بێکە زیاتر ئەو فرۆشتنی غازە لە بچێتە ئەو پارەی کە دەستەکەوێ بچێتە ناو خەزێنی حکوومەتەوە، بەڵام حکوومەت پێویستە بە شێوازێکی یەکسان بەسەر هەموو پارێزگاکان و بەسەر هەموو هاونیشتیمانیان و موچەخۆران و فەرمانبەرانە دابەش بکرێت. ئەوە پێویستە میکانیزمەکە لە چوارچێوەی یاسایە ڕێ بخرێت، نەک ئەوەی کە هەروە بە هەدەر بدرێت و بفرۆشێت و لە ئەو بڕەپارەی کە هەیەی هەندی وەکو ئێستا چۆن ئەبینین بە ئەو بڕەپارەیە کە لە نەو دەستەکەوێت هەندێکی بۆ کۆمپانیەکانە درێ، هەندێکی ئەدرێت بە ئەو کەسانی کە لەم گرێبەستەیە بەشداریان کردو بوون و لە ڕووی یاساییەوە لە دەری وڵاتن کەسی یاسایی هاتوون کە ئێستا بڕێپارەیان بۆ تەرخان کراوە. لە هەمان کاتا ئەگەر بێت وەکو ئەوەی کە ئێستا ئەگەر هەمووانە زانین ئەگەر نەوت فرۆشینەوە لە چوارچێوەی کۆمپانیای سۆما وایە ئێستا شتێکی ترە بوو و پێویستە غازی سروشتیش بەو هەدەرەندرێ پێویستە بە میکانیزمێ بێت کە قەیرانی دارایی هاوڵاتیان و باری سەرشانی هاوڵاتیان سوو بکات. باشە. بەس یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتە زۆر دەڵێتەوە، ئەویش پرسی شەفافیەتە. شەفافیت لە پرسی غاز دەکرێت چۆن بێت؟ ئەوەی کە لە ناڕوونی فرۆشتنی نەوت و مامەڵ و گرێبەستە نەوتیەکاندا هەیە پێویستە گەر هەڵەیەک بووە بەسەر حکوومەتدا تێپەڕیوە لەسەر پرسی غاز چۆن ئەم شەفافیەتە دێتە دی، چۆن مامەڵە و گرێبەستە تایبەتەکان بکرێت لەم بابەتەیە. پێویستە لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێما پێویستە ئاگاداری ئەو میکانیزمە بن کە فرۆشتنی غازی لەسەر بنیادەنرێواتە. ئەمە هەمومان نەزانین سیستەمی پەرلەمانیمان هەیە لە هەرێمی کوردستانەوە، لە هەمان کاتیشا پێویستە ئەمە لە پەرلەمانە ڕێک بخرێت و پێویستە سەرەتا لە پەرلەمانە لە چوارچێوەی یاسایەکە شوێنی بکرێتەوە. لە هەمان کاتیشا پێویستە
هەندێک ئەو لایانی پەیوەندیدار بم بابەتە لە فرۆشتنی غاز ئاگدار بنەوە شەفافێتی دابێت لەو داهاتی کە دەستەکەوێ ماگانە بخرێتە ڕووە ئەو بڕەپارەی کە دەستەکەوێت پێویستە بە شێوازێک بێکە هاو نیشتیمانیان وە لە هەمان کاتا لایانی پەیوەندیدار وە پەرلەمان ئاگداری گرێبەستەکان بێەوە پێویستە هەم پەرلەمان سەرپەرشتی چۆنەڵی لایەنە یاسایەکی بکات چونکە ئێمە لە پەرلەمان لیژنەی یاساییمانەیە لیژنەی غاز و غازی سروشتی و نەوتمانەیە کە ئەمانە پێویستە ئاگداری ئەوە بە هەماهنگگی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانە پێویستە لە شەفافێتی تیاابێ و پێویستە هەموو لایەنەکانیش لە هەرێمی کوردستانە کە لە حکومڕانیا بەشدار بن پێویستە لەو بابەتی فرۆشتنە ئاگدار بنەوەکو وەکو ڕابردووە بینی سیرەکەین ڕاست ئێمە نەوتە فرۆشین بەڵام بە جۆرە لە جۆرەکان لایەنەکان ئاگداردین لەوەی کە ئایا ئەم پارەیە پاشەکەوتەکەی چێنێکەوە ماگانە چێنی دێتە ناو خەزێنی حکوومەتەوە بۆیە سیرەکەین ئێستا و خێرانەدارایەکە ئێستا کەڵەکە بووەوە هاو نیشتیمانیانیش باجەکەیەدا باشە لە کوی قسانی جەنابە مامۆستا ئەوە تێگەشتم کە یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستی لە نەفرۆشتین و مامەڵە نەکردن بە پرسی غازەوە نییە بەڵکو فرۆشتن و مامەڵەکردنیەتی لە بەرژەوەندی خەڵکە بە شێوەیەکی شەفاف و ڕوون گرێبەستەکان ئەنجام بدرێ بچێتەوە نێو پەرلەمان دوجار ئەوان هیچ لاریەکیان نییە بۆ ئەوەی کە لە پێناو خۆشگوزەرانی خەڵکدا ئەم بابەتە مامەڵی پێوە بکرێت. عێراق لەسەر پرسی نەوت بە بەردەوامی گلەی هەبووە لە ڕابردوودا ئەو عقد و گرێبەستانی کە هەرێمی کوردستانی کرد بشێکانی بە نادەستوری و بە ناقانونی ناودەبرد دوجار ئەم پرسەیش گەڕێنرایەوە بۆ عێراق و مامەڵەکان دوجار لەسەر پرسینەوت لە عێراقەوە گرێبەستەکان لە مەودووە ئەنجام دەدرێت. لەسەر پرسی غاز پێویستە چۆن مامەڵە بکرێت لەسەر پرسی غاز پێویستە هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ عێراق بەدڵنیایەوە ئێمە ئەگەر بمانەوێت لەسەر میکانیزم وەکو باسم کرد لەسەر میکانیزمێکی زۆر باش ڕێک بخرێت و زیاتر لە سوودی هاونیشتیمانە ئێمە پێویستە هەماهنگگی تاوامان لەگەڵ حکوومەتی بەغدا هەبێ چونکە ئێمە لە ڕابردووە بینین سیرەکەین ئێمە هەند سربەخۆی ئابووریشمان ڕاگەیان ئایا توانیمان بگەینەوە ئەمانجێکە خۆمان هەمانە توانیمان بگەینە ئەوەی کە قەیرانی دارایی بەڕێ بکەینەوە قەیرانی ئابووری لە هەرمی کوردستانە تا ڕادیەک چارەسەرکەین و زیاترەگەر سیرکەین زیاترە بینین قەیرانەکان کەڵەکە بووە بۆیە پێویستە چونکە ئێمە لە چوارچێوەی حکوومەتی عراقییان بۆیە پێویستە ئەگەر ئێمە وەکو دەوڵەتێکی سربەخۆمان بەڵامان لەگەڵا بکرێت یاخۆی بڵێن ئێمە دەوڵەتێکی سربەخۆ بینەوە ئەمە توانین مامەڵە بە لە ڕووی یاسایی مامەڵە بە غاز و سروشتی و نەوتەوە بکەین بەڵام ئێمە بینین تا ئێستا ئەمە وەکو ئەکادیمیانەوە قسە ناکەین وە سیاسیەکانیش نەوە قسان هەیە کە ئێمە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی یەگرتووایە لە چوارچێوەی عێراقەکەیە کە پێویستە هەماهنگگی تاوامان لەگەڵ حکوومەتی بەغدای هەبێ بۆی ئەگەر ئێمە هەماهنگگی نەکەینە بینین قەیرانەکان زیاتر قۆڵە بێتەوە لە هەرێمی کوردستانە بۆیە پێویستە ئەو وەکو ڕای من ئەوەیە کە پێویستە ئەگەر حکوومەتی هەرێم بێوێت غازی سروشتی بفرۆشێ پێویستە بگەڕێتەوە بۆ حکوومەتی مرکزی لەگەڵ حکوومەتی مرکزی هەماهنگگی تەواوی هەبێ لەسەر ئەو پرسە. باشە مامۆستا زۆر باس لەوە دەکرێت کە پرسی وزە بە شێوەیەکی گشتی و هەروە غازیش یەکێکە لەو بابەتانەی کە جیهان بەردەوام ڕۆبەڕووی دەبێتەوە مەترسیەک وەک مەترسیەک باسیەکەن بۆی کە جیهان ڕوبەڕووی جەنگی سێمی جیهانی بێتەوە یعنی ئەم ئەگەرە تا چەند واریدا کە ڕوو بدات غاز هێندە گرنگێکی هەیە لە ئێستادا والله ئێمە ئەگە سەیریکەین بە شێوکی گشتی سەیری وزە بکەینەوە لە هەمان کاتیش ئەگەر ئێمە بچینەوە سەر دەرامەتی وەکو وزەکە سەر بە دەرامەتێکی سروشتیە ئەبینین ئاو نەوت غازی سروشتی ئەمانە ئێستا پرسێکی گرنگن لە پرسێکی نێودەوڵەتین و پرسێکە هەموو وڵاتان گرنگی پێدەن ئێمە گە سەیریکەین لە دوای جەنگی رووسیا ئۆکراین زانی بینیمان کە غازی سروشتی چ گرنگێکی هێزە سەیرەکەین ئەمریکا دێتە ئەوروپا لەگەڵ ئەوروپا هەماهنگگیەکە بۆی غازی سروشتیان بۆ دابینکە کەواتەمە پرسێکی گرنگەکە پرسی گرنگ نەبێت دەوڵەتان بەم شێوازە نایەنە سەر ئەوەی کە قسە لەسەر غازی سروشتی بکەن و ئەبینی سەیرەکەین ئەو جەنگێکی ئێستا لە رووسیا ئۆکراین ڕوویداوە بینین چەند کاریگەری لەسەر غازی سروشتی هەبوو ئەزانی چەندێک وای کردووە کە نرخی غازی سروشتی پێشبینی کرد کە بەرز بێتەوە چونکە ئەمە گرنگی غازی سروشتیەوە گرنگە سەیرەکەین ئەزانی ئەبینی ئۆکراین چەندێک گرنگی هەبوو بۆ وڵاتانی ئەوروپا کە غازی
سروشتی بۆ دابینکردون کەواتە غازی سروشتی یان بە شێوازی گشتی بڵین وزە لە ئێستا بابەتی گرگە چونکە ئەمەزانی وڵاتان زیاتر بەڵێ وڵاتانی پیشەسازی ئەڕۆنەوە وڵاتان هەنگاوە نێن بەرەو پێشکەوتنی پیشەسازی ئەگەر ئێمە لە ڕووی ژینگەیە بڵێن ئەمە کارێکی باش نییە بەڵام ئەمە دەوڵەتان لەسەر من ناوەستن ئەوان بەردەوام لە پێشکەوتنان بەردەوام هەوڵەدەن لە ڕووی پیشەسازی و پێشکەوتنەوە لەم سەرچاوە گرنگەیە بکەین. ئەمە پێویستە بەڕاستی ئەمە یەک خاڵ هەیە لێرە زۆر گرنگە لە بۆ وزە ئێمە پێویستە نەوەکانی داهاتوو ڕەچاو بکەین بەڕاستی نابێ ئێستا چیمان هەیە دەری بێن بیفرۆشین ئەگەر ئەمە ئەم کارەمان کرد چی لە ئایندە چی بنەوەکانی داهاتوومان بڵێن ئایا نەوەکانی داهاتوو ئەتوانن یان ئێمە ئێستا هەمووی بەکاربێنین و بفرۆشێت بە وڵاتان و دەباری دۆخی ئابووریشمان هەر باش نەبێ ئەینەوەکانی داهاتوومان چۆن نەتوانین ئایندێکیان بۆ دابینکەین بەڕاستی کەواتە پێویستە خۆی ئەگەر بمانەوێت دەرامەتە سروشتیەکان بە شێوەیەکی زانستی بەکاربێنین ئەبێت پەرە بە دەرامەتە سروشتیەکان بدەین بەوەی کە پەرەی پێ بدەین و بەرهێنانی تیا بکەین بەڵام نەوەکانی ئایندەش لە بەرچاو بگرین بەڕاستی ئەنی ناکرێت ئێستا ئێمە هەموو ئەوەی کە لە بەردەستمانەیە دەری بێنی بفرۆشین بەس بۆەوەی کە بڵێن ئێمە بتوانین داهاتێکمان دەستکەی ڕاستە ئێمە پێویستە پەرەپێدانی تیا بکەین بەڵام پێویستە نەوەکانی داهاتویش ڕەچاو بکەین چونکە پەرەپێدان بەشێکە لەوەی کە بەڕێزت باسێکی چونکە پەرەپێدان لە وزەیە پێویستە بە ئاراستەیەک بێت ئەم پەرەپێدانە کە بتوانێت بارودۆخی هاوڵاتیان باش بکات بەڵام بەڕەچاوکردنی ئایندەیان بەڕەچاوکردنی نەوەکانی داهاتوومان ئەم باشکردە لە ناو عێراق بە شێوەیەکی گشتی بینراوە لە ئێستا دەزانین کە ناکۆکیەکانی وڵاتە گەورەکان وڵاتانی جیهان بە تایبەتی ئێران تورکیا ئەمریکا وڵاتانی جیهانیش رووسیا زۆر چاویان لەسەر پرسی غازە بە دیاریکراوی تورکیا و ئێران و ئەمریکا کە ڕەنگە جۆرێک لە دۆستایەتی نزیکیان هەبێت لە هەرێمی کوردستاندا زۆر چاویان لەو وزە و سەرمایە سروشتیەی هەرێمی کوردستانە پێویستە ئەمانە چۆت مامەڵەیان لەگەڵدا بکرێ گونجاوترین ڕێگا بۆ مامەڵ و گرێبەستە وزەیەکان و سوتەمەنیەکان ئەبێت چۆن بن لە داهاتووە ئێمە گەسێری گرێبەستە نەوتیەکان بکەین نەبینین گرێبەستە نەوتیەکان حکوومەتی هەرێم لە هەندێک کاتدا یان لە هەندێک ڕۆوە لە هەندێک گرێبەستەکانە سەر بە خۆی کرد بێت پرسیارەکەەوەی ئایا سوودی وەرگیان سودی وەرنەگرتو ئایا ئەم دەوڵەتانی کە ئێمە باسمان کرد توانیانە سوودیان پێ بکەین یان پێویستە ئێمە سەرەتا پێش ئەوەی هەمهانگی لەگەڵ ئەو دەوڵەتانی باسی کردکە بە ڕێز باسی کرد پێویستە ئێمە هەمانگی لەگەڵ حکوومەتی مرکزیا بکەین بەڕاستی چونکە ئێمە ئەگەر لەو ڕێگەوە توانیمان کارێکی بۆ بکەین ئەوە ئەتوانین بڕێ من لە ڕابردووە سیرەکەم ئەتوانین سەرکەوتن بەدەستبێنیوە لە هەمان کاتەگەرێن بگەڕێنە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان یاساکان لە پەرلەمانەوە بە هەمانگی هەموو لایەنە سیاسیەکان و بە ڕێککەوتنی هەموو لایەنە سیاسیەکان بڕگەیەکی یاسایی باشی بۆ دابنرێت ئەمە لە پەرلەمانەوە دەربچێت بۆ حکوومەت و حکوومەتیش بە میکانیزمێکی زۆر باش مامەڵی لەگەڵا بکات وە بتوانێت ئەو گرێبەستانە لەگەڵ ئەو دەوڵەتانی کە بەڕێزت باسی کرد بە شێوەیەکی یاسایی و بە شێوەیەکی شەفافێت بخاتە ڕووبۆی هاوڵاتیان ئاگدار بن لەوەی کە ئەم گرێبەستانە چۆن کراوە لە هەمان کاتە پێویستە ئێمە لەگەڵ ئەو دەوڵەتان پێتان وایە کە پرسینەوت هاوڵاتیانی هەرێمی کوردستان لی سوودمەند بوو بن ئەو گرێبەستە نەوتیانی کە کراوە وەکو سەرچاوەیەکی وزەی کە بۆ بە نعمەت بۆ زۆرینەی وڵات ئەوە ئێستا من والله ئێستا من لێرە من حەزەکەم بۆ نمونە من لە هەڵەبجەوەکو ئەو لە قسەکەم لیان بڵین لە ئێستا لە ناو زانکۆی لە ناو کەمپی زانکۆی هەڵەبجام ئەوە بۆ نمونە دوای جژن کە ئەکاتە 50 ڕۆژ هاوڵاتیان یاخۆی بڵین فەرمانبەرانی زانکۆی هەڵەبجە موچیان وەرنەگرتو ئایا ئەمە توانێتی ئەرکی سەرشانی هاوڵاتیان چارەسەرکاریان نا ئەوە ئێستا ئێمە ئایا چەندێ پاشەکەوتمان لای حکوومەتی هەرێمی کوردستان هەیە وەکو پاشەکەوت ئەمانە ئایا ئێمە ئەگەر سەیریکەین ئەو پرۆژانی کە جێبەجێ کراوە لە پارێزگاکانی هەرێمی کوردستانە لە ڕووی هەرچەند نایەکسانێکی تیابەدی ئەکرێت بۆ نمونە من لەم پارێزگای ئەژیم گەسێریکەین ئایا ئەو پرۆژانی کە هەماو بە هەمووی ئێستا بە ناوچڵی هەندێکی بەجێماوە ئەتوانین بڵین ئایا ئەمە توانوێتی چارەسەریکەیان ناتۆ گەر هاو موچە خۆرێک 50 ڕۆژ موچەی وەرنەکرد بێ ئەمە توانوێتی بارودۆخی هاوڵاتی چاک بکات ئەمە پرسیارەکەی بەڕاستی باشە لە کوی بابەتەکەیە وتوێژە بێ کۆبوونەوە بێت لەسەر چۆنەتی مامەڵەکردن بە بابەتە و هەروە بەم سەرچاوە گرنگەکە ئەویش پرسی غازە و لە نوێترین ئەو بابەتانەیش ئەو زانیاریانیش کە هەیە ئەویش کۆبوونەوەی باڵ جەلال تاڵەبانی بوو لەگەڵ نێردە دیپلۆماسیەکان گرنگیم جۆرە کۆبوونەوانە چییە و
ئەم کۆبوونەوانە تا چەند سەرکەوتووە بن بۆ ئاساییکردنی هەم دۆخی هەرێمی کوردستان و بۆ کار ئاسانی لەسەر پرسی مامەڵەکردن بە غازی سروشتی. خۆی نێدراوانی وڵاتانی دەرەوە لە هەرێمی کوردستانە لە هەندێک بوارە پێویستە بەڕێ من ئاگاداری بارودۆخەکە بن و ئەم جۆرە کۆبوونەوانە بە ئیجابی لە هەرێمی کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان سوودی بۆ هەرێمی کوردستانە بێت چونکە هەندێک جار لەم بارودۆخانەتەوە گەر بارودۆخێکی ئاواهی دێتە پێشەوە ئەگەر تۆ لە هەماهەنگی لەگەڵ ئەو نێدراوە بیانیانێن ئەو نێدراوانی کە لە دەری وڵاتن نەبێت ناتوانیت ئەو ڕوئیاکەت هەبێ بۆ ئایندە ئەو ئامانجی کە هەتە پێویستە هەوڵی بۆ بدەیت. ئاڕێ دەکەن وەکو پرسینەوت کە دادگای فێدراڵی بڕیاریدا کۆی گرێبەستەکان کۆی مامەڵەکان بگەڕێتەوە بۆ ناوەند پرسی غازیش هەمان شێوی بەسەر بێ؟ ئەگەر لەسەر میکانیزمێکی یاسایی نەبێ ئەگەر لەسەر سیستەمێکی یاسایی نەبێ ئەگەر بە شێوازێک لە شێوازەکان وەکوی لە چوارچەوەی یاسای ڕێک نەخرێەوە لە پەرلەمانەوە دەرنەچێەوە حکوومەتی هەرێم بە میکانیزمێکی باش میکانیزمێکی باشی بۆ دانێنێ بۆ فرۆشتنی و هەماهەنگی لەگەڵ حکوومەتی مرکزیان نەکات و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی مرکزیان نەبێەوە ئەو کەسە یاسایانی کە ئەم گرێبەستانە ئەنجام بدەن ئەگەر خەڵکی ناوخۆیی نەبن بڵێ من ڕێم وایە بە هەمان شێوە ئەڕوات ئەگەر وەکو ئێستا کە خۆت ئاگداریت کە هەوڵێکی ئەو هەوڵێکە ئێستا لە ئاراهەیە ئەوەیە کە پێویستە ئەو کەسانی کە گرێبەستە یاسایەکان دەکەن با بیانی نەبن بە خەڵکی هەرێمی کوردستان بن باو کەسە یاسایانە بن کە لەناو هەرێمی کوردستانان وەکو وەزانین هەندێک لەو بڕەپارە هەیە بۆ کەسە یاسایانە ڕواکە لە دەرەوەی هەرێمی کوردستان و گرێبەستە نەوتیەکانیان ئەنجام داوە یاخوتیا بەشدار بوون کەواتە ئەگەر بەم میکانیزمە بێت کە پەرلەمان ئاگدار بێت بە هەمانگی لەگەڵ حکوومەتی مرکزیا بێ و هەموو لایەنە سیاسیەکان تیان متفق من وە لیژنەی غازی سروشتی و بە شێوەیەکی گشتی بڵێن لیژنەی دەرامەتە سروشتیەکان لیژنەی ناوێنین لیژنەی وزەیە دەرامەتە سروشتیەکانە پێویست ئاگدار بێت وە تا ڕادەیەکیش هاونیشتیمانیان ئاگدار بن لە شەفافێتی ئەو گرێبەستانە بەڕێ من سەرکەوتووە بێت بەڵام ئەگەر بە میکانیزمی پێشوو بڕوان نەخێرەوە حکوومەتی عێراقیش ئەتوانێت ڕێگای یاسای خۆیەک دێتە بەر بۆ بابەتە. بەڵێ ئاریان عەلی بەڕێزیان مامۆستای زانکۆ بوون لە هەڵەبجە و میوان بوون سپاس بۆ ئامادەبوونت.